پۆلی یەک بابەتگیان ئێمە دوێنێ پیتێکمان خوێن. پیتی چی بوو کێزانێ؟ پیتی ح. باشە ئەگەر ح دەستی ئاوا بێت پیتێکە؟ دەستی قەپاتاڵێ برادرم ناوێ. ئەی ئەمەیان چ پیتێک بوو؟ ح سەرەتایی ئەڵێ وەرە برادەری من ببە و دەستم بگرە. ئەمڕۆ پیتێکی نوێ خوێنی. باشە لەجێ خۆت نا کێ ئەزانی ئەو وێنەیە چ وێنەیەکە؟ سازیان؟ شووتی. شووتی چ پیتێکی تیا بوو؟ پیتی کەواتە ئەو پیتە چییە؟ پیتی ش. پیتی ش لە چ پیتێکی کە ئەچێت؟ شێوەی لە پیتی سێ دەچێت، بەڵام ئەلێرە سێ شلیکی کردوتە ناو دەمیەوە. پیتەکەمان بووە بە پیتی ش. پیتی ش. پیتی ش. ئەها کاتێک کە لە ماڵە بی منداڵە بچووکەکەت نووسووە دایکت ئەڵێ چی؟ ئەڵێ منداڵەکە نووسووە. یا من کە لێرە دەرشەرحەکەم بە ئێواڵێم چی؟ کەواتە چ پیتێکمان دروست کرد؟ ش. پیتی ش. باشە ئەوە کۆتایە یان سەرەتایە؟ کۆتا. ئەڵێ من برادەرێتی ناوێ، برادەری کەس ناکەم، بەڵام ئەمەیان سێ شلیکی کردوتە دەمیەوە. سێ شلیک لە ناو دەمیەتی. پیتی چی بۆ دروست کردین؟ ش. ش سەرەتایی لەبەرەوەی دەستی ڕاکێشاوە داوای برادەرایەتیە کات. باشە کێ زانێ پیتی ش وەکو چی؟ دەستت هەڵبڕا. ئەیمان گەنمە شامی. ئافەرم ئەیمان. شەندەری. لافە شانە. زۆر باشە. ئێمە لێرە کۆمەڵێشتمان پێیە پیتی شەی تێدایە. ڕۆزە ئەتوانی بیتە ئێرە؟ ئەوە چیە ئەو شتە؟ دۆشاو. دۆشاو. ئەو شتە چییە؟ دۆشاو. دۆشاو تامی چۆنە؟ ڕۆزە تۆزێک بخۆ بزانە تامی چۆنە؟ تامی شیرینە وەنیە؟ دۆشاو تامی شیرینە. کەواتە دۆشاو چ پیتێکی تێدا بوو؟ ش. بڕۆ جێ خۆت. دۆشاو چ پیتێکی تێدا بوو؟ ش. ئەی شیرین چ پیتێکی تێدا بوو؟ ش. کەواتە هەم دۆشاو هەم شیرین پیتی چیان تێدا بوو؟ ش. پیتی ش. زۆر باشە. باشە ئارێس تۆ توانی بیتە ئێرە؟ ئەوە چ ڕەنگێکە؟ شین. ئەوە چ پیتێکی تیا بوو؟ ش. پیتی ش. پیتی کەواتە دەرسەکەی ئەمڕۆمان پیتی چییە؟ پیتی ش. زۆر باشە ئافەرم. بڕۆ جێی خۆ دەست خۆش. ئایسا ئەگەر من بمەوێ قژی تۆ ئاوها لێ بکەم بەو شتاڵێن چی؟ پێڵێن شانە. ئەوە چ پیتێکی تیا بوو؟ پیتی ش. زۆر باشە هەمووتان. ئەو شتە چییە؟ بڕۆ جێی خۆت. ش یان شانە چ پیتێکی تێدا بوو؟ ش. پیتی ش. پیتی ش. زۆر باشە ئافەرم. باشە ئەی ئەگەر ئێمە چا خۆینەوە لە ناو چایەکەمان شتێکەکەینە ناویەوە بۆی تامی شیرین بێ. ئەیمان وەرە ئێرە. بەڵێ ئەوە چییە؟ ئەوە چییە؟ ئەتوانی تۆزە تامیکەی بزانی تامی چۆنە دەستت بکەرەوە؟ بیخۆ بزانە تامی چۆنە؟ تامی چۆن بوو؟ شیرین بوو. کەواتە شەکر تامی چۆنە؟ شیرین. هەردووکیان چ پیتیان تێدا بوو؟ ش. پیتی ش. زۆر باشە. باشە کی ئەتوانێت پێم بڵێ ئەم ش سەرەتایە یان کۆتایە؟ بۆ سەرەتا؟ قاپەکەی شکاوە و دەستی ڕاکێشاوە داوای برادەرایەتیمان لێکە. تالا وەرە ئێرە. ئەوە چییە؟ چییە؟ گەنمە شامی یان شاندەری. تۆزێ بخۆ لێ بخۆ. چیت خوارد؟
چ پیتێکی تێدا بوو؟ پیتی پیتی زۆر باشە بڕۆ تێخۆ دەستخۆشم پێوترێ چی ئەوە؟ پێوترێ شێلم چ پیتێکی تێدا بوو شێلم؟ پیتی شێ پیتی شێ زۆر باشە ئافەرم بڕۆ ئەتوانی پێمان بڵێوە چ پیتێکە؟ پیتی ئەوە چ پیتێک بوو؟ کۆتایان سەرەتا؟ زۆر باشە دەستت خۆش بێ بڕۆ تێخۆت ئێستا ئەوەی بزانێ ئەمڕۆ چ پیتێکمان خوێن لەو شیرەشە خوارد چ پیتێکمان خوێن ئیسماعیل؟ پیتی پیتی شێ زۆر باشە ئێستا لەبەر ئەوەی هەمووتان زانیتان پیتی چیمان خوێن؟ پیتی شێ پیتی ئەوە کۆتایان سەرەتا؟ شێ وەکو شووتی ئێستا مادەم زیرەک بوون هەر یەک لە ئێوە یەکێک لەوە ئەخوات ئەوە چییە؟ شیر بە تامی چی؟ تامی شکولاتە کەواتە شیرەکە پیتی چی تێدا بوو؟ تامی چیشە؟ شکولاتە هەردووکی پیتی چیان تێدا بوو؟ شێ پیتی شێ پیتی شێ زۆر باشە ئەوەی بزانێ ئەمڕۆ چ پیتێکمان خوێن ئەوە شەخوا چ پیتێکمان خوێن؟ پیتی باشە چەند جۆر شێمان هەیە؟ چیتی؟ کۆتایی سەرەتایی زۆر باشە ئافەرم ئەوە چییە؟ شیر حەسەن ئەوە چییە؟ هەڵگرە لەوەش؟ دەی یەک دانە نا زۆر هەڵگرە زۆر دەی تۆش زۆر هەڵگرە؟ چی تێدا بوو؟ موبین چیمان خوێن؟ شێ پیتی شێ زۆر باشە دارین ئەوە چیەی خۆی؟ شەندەریان گەنمە شامی هەردووکیە بێ پیتی چیان تێدا بوو؟ شێ زۆر باشە هەڵگرەدا دەی فەرموو هەڵگرە شێئە شێئە ئەمە زوو بەش باخچە و قوتابخانەی بان ماڵێک بۆ پەروەردە و ژیان